حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە بانگەشەکردن بۆ مەناو دەستکەوتەکانی لە ماوەی 5 ساڵی ڕابردوویدا بەردەوامە. لە بەرامبەردا مامۆستایان و فەرمانبەران دەڵێن کابینەیەک نەتوانێت سەرەتاییترین ماف بۆ مافخوراوان بگەڕێنێتەوە کە موچەیە. ئیتر چ شتێک بەدەستکەوت دەزانێ وا خۆی پێشاگەشکە کردووە. بە باوەڕی من بە پێچەوانەی و تێڕوانینانی کە پێیان وایە ئەم حکومەتە شکستی هێناوە نەخێر بە باوەڕی من ئەم حکومەتە بەڕاستی توانیوێتی ئامانجەکانی خۆی بپێچێت. ئامانجی ئەو دەستکەوتنی پارەیە، ئامانجی ئەو زەوتکردنی دیموکراسی و مافی خەڵکەکە بەڕاستی توانیوێتی بیپێکێت و ئامانجی ئەو دەوڵەمەندکردنی بنەماڵەیە دەوڵەمەندکردنی حیزبە کە لە 100% توانیوێتی ئەم ئامانجە بپێکێەوە. بە باوەڕی من ئەم حکومەتە توانیوێتی ئامانجە سەقینەکەی خۆی کە لە پێناوی دروست بۆ بیپێکێ بە پێچەوانەیەوانەی کە پیان وایە حکومەتێکی فەشەل بۆ نەیتوانی ئامانجەکانی پێچێت. چاوەڕوان دەکرا کابینەی نۆیەم پاشەکەوتی موچەی فەرمانبەران بگەڕێنێتەوە، بەڵام نەک ئەو کاری نەکرد، بەڵکو پاشەکەوتی بۆ لێبڕین گۆڕی و تەمەنی مانگێکی موچەی بۆ 7 ڕۆژ درێژ کردەوە. ئەم کابینەیە گۆڕانکارێکی کرد، کابینەی پێش و موچەکەی زین ناوینا پاشەکەوت ومێدێکمان هەیە وەریگرینەوە لە ماوەی ڕابردووە لە پەرلەمانی عێراق گفتوگۆی لەسەر کرا و داوای یاسای لەسەر تۆمار کرا، بەڵام ئەم کابینەیە گۆڕانکارێکی گەورەی کرد. گۆڕانکارێک گەورە بوو ئەو موچەی کەریت زین ناوینا لێبڕین و خۆگونجاندن، ئەڵێ بۆشتان نییە هەر داوای کەنەوە، یعنی ڕۆژە لە ڕۆژان تۆ بوو نێدا ئەم کابینەیە پارەیەکەیتەوە. بۆیە تەنها گۆڕانکاری ئەم کابینەیە کردبێتی ئەوە بووە دزینی کابینەی پێشوناوی پاشەکەوت بوو ئەم ناوینا لێبڕین و خۆگونجاندن. بەهۆی دواکەوتنی موچە و بێباکی حکومەت، مامۆستایان و فەرمانبەران هاوشێوەی 4 ساڵی کابینەی هەشت بە خۆپیشاندان و گربوونەوە و بایکۆت موچەکانیان وەردەگرت. لە کاتێکدا کابینەی نۆ خۆی لە تەواوی کابینەکانی پێشوو بە جیاوازتر و نایابتر دەهێنایە پێش چاو. بە دڵنیایی و قورسایشی زۆری خستۆتە سەرشانی هەر هەموو موچەخۆران، یعنی با بڵین وەزارەت و دووەزارە نییە، هەموو بەشەکان و هەموو موچەخۆرێک ئەمڕۆ معاناتی ئەوەی هەیە کە موچەی وەرنەگرتووە. نا بەتاکید خۆ تۆ مۆزەفێکی عەقدێکی یاسایی هەیە لەگەڵ حکوومەتە کە تۆ لەبری ئەو ئیشەی کە ئەیکەی ئەبێ موچە وەرگری بە دڵنیاییەوە. لە کۆتاییەکانی تەمەنی کابینەی نۆدا حکومەتەکەی مەسرور بارزانی ڕیکۆردێکی نوێی شکاند کە بە تێرێژایی مێژووی حکومڕانی کوردی دەمێنێتەوە کە ئەویش ڕاگەیاندنی نیولیستی بوو. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.